بە مامەڵەکردنی دیجیتاڵی لە ئێستادا تەنها بابەتێک نییە بۆ پێشکەوتن بەڵکو پێویستیەکە کە پێویستە لادام و دەستگاکاندا جێبەجێ بکرێت بە تایبەتی لە بابەت و مامەڵە کارگێڕی و دارایی و خزمەتگوزاریەکانە کە پێویستە بۆ کۆمەڵگە. ئێمەش لەم تۆرە باس لە بابەتە دەکەین بە میانداری دکتۆر مازن ئیسماعیل و تیشک دەخینە سەر ئەوەی کە لە هەرێمی کوردستان توانیمانە سوود لەم سیستمی دیجیتاڵیە ببینین. کاکتۆر بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. بەخێر کاکتۆر. سپاس وایفاتان لەوێ. گەر باسێکی بە دیجیتاڵکردن بکەین، ئەمە تا چنێک بوارێکی پێشکەوتووە و پێویستە بۆ هەرێکێک لەو کۆمەڵگەیانە کە بیهێنێتە ئاراوە؟ سەرەتا بەنایخوا هەمومان نەزانین هەموو وڵاتێک پێویستی بە تەکنۆلۆژیای زانیاریە بۆ بتوانین مامەڵەی ڕۆژانەی کاتی بۆ بگەڕێتەوە بە ئاسانی جێبەجێ بکات. لە هەرێمی کوردستانە و لە فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری بە خۆشحاڵیەوە لەو چەند ساڵانی پێشووە وردە وردە توانێت چەند خزمەتگوزاریە بگەێنێتە هاوڵاتیان. نمونە زۆی کە واقع لێرەیە ئەوەی هەژماری منە، ئەوەی پرۆژەی ڕووناچیە و وڵاتی عێراقش بە هەمانجی لەگەڵ هەرێمی کوردستانە ئەوەیە کە بتوانێت کە پاسپۆرتەکان لەڕێ سەری ئەلکترۆنی بێت، کاتی نیشتیمانی لەڕێ سەری ئەلکترۆنی بێت. بەلایەنێکەوە نزیکەی 25 بۆ 30 خزمەتگوزاری ئەلکترۆنی هەیە. پێویستە کات هاوڵاتیان هۆشیاری بڵاو بکرێتەوە چۆن بەکار بێت. مەگە دیقەت بین نمونەیەکی زۆر سادەیە ئەوەی کە پێویستە هاوڵاتی هۆشیار بێت لە کاتی موچوەرگرتنە. ئەگەر دیقەت بین خەڵک سەر ئەگرێت بەڵام سێرێکی چەند کەسێکی بەتەمەن نازانێ ئایتێم مەشینەکە بەکاربێنێ، ئامێری بەرکردنی پارەکە بەکاربێنێ، داوا لە یارمەتی خەڵکی ترەکات، جاریوە پارەکی بیرێکێ ڕاکێشێ، وەستەکی بیرێکێ ڕاکێشە. ئەمانە پێویستە کەمپینێ بکرێت لەلایەن بۆ نمونە پرۆژەی هەژباری من کە چەند بەردەوم لە کاتی وەرگرتنی موچای کەمپینێ بکەن هاوکاری هۆشاری بن بۆ خەڵکی بەتەمەن یا خەڵکیەوەی نێزانێت. بۆ نمونە یەکەم جارێتی چکە هەموو ماوەیە هەموو فترێک کۆمەڵی کەس ئەبێ بە ئەلکترۆنی ینی هەژمانی منەکە وەرەگرێت هەتا وەکو هەمووی وەرەگرێت و پێویستە کەمپینی بەردەوام بێ لە حاڵتی بۆ نمونە نەخوازراو. جاری وایە حەق نەخوازراو هەیە مەسەڵەن بیریە چێ کار دەکەی لە سیستمەکە نایەتە دەرەوە کار دەکەی، ئەمە هەمووی کات کوشتنە پارەکەی لێ ئەبرێ. جاری وایە بە هەڵەیەکی ئەڵێ بۆ تەژمێرم لەوانەیە ئەم حاڵتانە ڕوو باشیشی بێ بەلایەنێکەوە هەم حکوومەت و هەم پرۆژەکان ئاگادارنەوە. نمونەیەکی تر سەرێکی زۆر هەیە لە پارەدانی کارەبا لە بەڕێوەبەراتی کارەبا. بۆچی ئەوەی خۆڵێ من لە ڕێی ئیپسوڵۆ بیکە کەمپین کراوە لە ڕێی تەلەڤیزیۆنەکان و میدیا، بەڵام واش ئەبێت بەردەوام بۆ نمونە هاوکاری بکرن، ینی لە شوێنەکان هاوکاری نەک لە هەمووی زەختەکە لەسەر بەڕێوەبەراتەکان بێت. لە هەموو گەڕێشێکە توانیت تۆ کەمپینێ بکەی کۆمەڵی گەنج بتوانیت بە خۆبەخش نەبێت یا بتوانیت پارێکی کەمی بیت هەم کار بۆ ئەم گەنجانە لە کاتی هاوینە لە کاتی دەرا بە پارتایم ئیشکەن و هەم هۆشیاری بڵاوەکەیتەوە بۆ بەکارهێنەی دیجیتاڵ ئەو خزمەتگوزاریی دیجیتاڵیانە کابێ لێرە ئەمە دوولایەنەیە. بۆیە ئەو کارمەندی ئەتوانیت کە لەگەڵ پرۆژەکانایە بەکاری بینی بۆ کەمپینەکان و بتوانێت کۆمەڵی هەلی کاریشی دروستکەی لەم حاڵەتەیە و وردە وردە کۆمەڵەکان بەرەوەی دیجیتاڵایزکردن ئەڕوات و سوود لەم خزمەتگوزاریە بینین. بۆیە وەکو پێم وتین پرۆژەکان زۆرن، ئەمە پاسپۆرتە کارتی نیشتیمانیە، پرۆژەی ڕووناچیە، کۆمەڵە کۆمپانیەکان بە ئۆنلاین ئیشەکەن، وەزارەتی پەروەردەی وەزارەتی خوێنی باڵا سیستمی پۆرتەڵی هەیە وەرگرتنی خوێندکاران بە ئەلکترۆنیە. کابێمە ئەتوانین بڵێن لە هەموو دام دەستگاکان هەر حکومی ئەهلی بەشێکی ئەلکترۆنی کراوە. یەک ئاڵنگاری هەیە ئەویش بکرێت بە یەک پۆرتەڵ وەکو وڵاتانی تر، یعنی من پۆرتەڵێکم هەبێ بە یەک یوزەرنیم و پاسوۆرد کە داخلی هەموو خزمەتگوزاریەکان بم وەکو وڵاتانی تر. ئەمە لەوانەیە ئیشی لەسەرکەن تەمەنێکێک لەو پرۆژە استراتیژیانەی حکومەت بێگومان بیریان لێ کردوتەوە، بەڵام ئەبێ ئەمە من کە من داخل بم بە یوزەرنیم و پاسوۆردی خۆم من بتوانم لە هەمان کاتە بتوانم مۆڵەتی شۆفێری تازەکەمە پاسپۆرت وەرگرم، بتوانم سەری بۆ نمونە خەسخانە هەبێت. ئەمانە جاری نەکراون، هەمووی بە تاکە تاکەی هەنێشێ لەو ئەڵنگانیانێ هەمووی تەوحید نەکرا، هەمووی یەک نەخراوە. بۆیە ئەمە یەکێکە لەو ئاڵنگارانە کە پێویستەکان زەوە پێویستی بە چیە؟ ژێرخانێکی تەکنۆلۆژیای زۆر بۆ نمونە بەهێز لە بابەتی سکیوریتیە، چونکە تۆ ئەگەر هیچ لە جاتی تۆ داخڵ بێت کە زانیاری تۆ چێت ژێر دەستیەوە بە موچەشەوە
بۆی لێرە ئەمە کارێکی زۆری ئەوێت و بێبوردی کاری لەسەر بکرێت. زۆر باشە بۆ کۆمەلگای ئێمە کە خۆت ئاماژەت پێ کرد هۆشیاریان کەمە لە بابەتی دیجیتاڵی و ئەو زیرەکی دەست کرد و ئەو بەرەپێشانەی کارەبارەی ئەلکترۆنیا هەیە. ئایا کاریگەری خراپ و کاریگەری باش بە دیجیتاڵکردنی فەرمانگەکان و وەروەها شوێنە حکومیەکان و سەرجەمدان و دەستگاکان چییە؟ ئێمە وتمەوەکو بەکارهێنەر لەوانەیە بۆ کۆمەڵێک کەس کە مەسەڵەن خوێنەواری کەمتر بێ یان هۆشیاری تەکنۆلۆژیای زانینی کەمتر بێت بۆ ئەوان لەوانەیە ئەوان دژی بن حەز نەکەن بەکاری بن حەزیان لە سیستەمە کۆنەکەیە چۆ گۆڕانکاری لە مرۆڤ تەبیعی مرۆڤ حەزی لە گۆڕانکاری ئەستەمە بیگۆڕ لە تەمەنێکی دیاری کراوە بۆی ئەمەش بەڵام بۆکو سوود بێگومان سوودیە شەفافیت ڕۆایات نەعەدەڵەتی ناهێڵ بۆ نمونە لێرەیە ناهێڵێت تۆ ئەزانی مەسەڵەن ئەمە سەری خۆتە سەری خۆ وەرەگریت شەفافیت ئەزانی مەسەڵەن چەند سەرفەکەیت ئەمانە هەمووی کات و بۆ نمونە هیلاشی و ماندوێتی و قەڵباڵ و پارەش بۆ کەمەکاتەوە و دووش وەکووتمان نەتوانین ئەمە ڕێخستنی کارەکانی هاوڵاتیانە بۆیە ئەو ئاڵنگاریانە ئەوەن کە پێم وتن ئەبێ ئێمە وا لە هاوڵاتیکەین لە هەموو بۆ نمونە ئاستەکانە و تەمەنەکانە سوودی لێبێنن نەک بۆ کۆمەڵێکە گەنج و بتوانێ بەستنە لە هەمووی ئەو بۆیە ئیشی حکوومەتی هەرێمی کوردستانە ئیشی و دام و دەستگانە کە بتوانێت هۆشیاری بڵاوکاتەوە لە ڕێی کەمپینەوە لە ڕێ میدیاوە بە بەردەوام ستاف هەبێت بۆ یارمەتیانی هاوڵاتیان تا چنێک ئەم سیستمانەش کێشە بۆ دروست دەکرێت و ئاسایشی هاوڵاتی تا چنێک پارێزراوە لە زانیاریانی کردی خاک ئەم سیستان خۆی زاراوی ئاسایشی ئەلکترۆنیا سایبەر سکیۆریتی ئەمە شکل ئاڵنگارە زۆر گەورەیە کە نمونیشی زۆر سادەوە بەمێ ئیسا بۆ نمونە من دوێنێ کەسێکم بینی کارتێکی دایکی پێ بوو موچەکەی وەرگرت لێرە ئەگەر ئمە بیرکەینەوە لە ڕێ ئەلکترۆنیەوە بۆ نمونە ئێشە یوزەنی و پاسوەردێکی کەسێکی تریە بێت و داخڵ بێت بۆ تۆش نازن لە سیستەمەکە نازانی ئەمە وەکو زەرێکی تر داخڵ بووە خۆی بۆی ئەمە هۆشیاری بێتەنە دوور ئەگەر لە حاڵەتێکە ئەگەر بۆ نمونە سایبەر سکیۆریتیەکەی یا ئاسایشی ئەلکترۆنیکی بەهێز نەبوو ئەو کاتە ئەو کێشە گەورانە دروست بێت تۆ ئیشە داخڵی ئەکاونتەکەی تۆ بێت لەوانەیە حسابی بانکەکەی تۆ بێت ئەمانە هەمووی کێشە دروستەکان پارە گوازێتەوە کەیەن بۆ نمونە وردەکاریشی لەسیاڵەکە کە تۆ بە ڕەزامەندی خۆت داخڵەوەی بەڵام لە واقعیت تۆڵێ نەخێر من یان بە کۆمپانیایەک وتمە 2000 تێمێ موچەکەم بۆ ڕاکێشە نەمزانی وایە زێرەکە دوای فترێ کارتەکەی بەکارهات یان مەسەن توانی من ناڵم ئەمە گریمانن یعنی ئەمە کەیستەدی ئەم کەیستەدیانە لە وڵاتانی تر ڕوویاوە کە مەسەن تۆ ئەگەر کارتەکەی خۆت بیت و ئەو سکوریتی کۆدەی بێ بۆ کەسە پشتی کارتەکە بە ئۆنلاین توانێت بۆ منە پارەکان گوازێتن ئەمە این شکل شتانی کە جاری لە کۆمەلگای ئێمە لەوانەیە تۆزە کەم بێت بەڵام ماوەیشکە ئێمە بابی لە بیسی بکەینەوە پلانی بیسی کە زۆربەی وڵاتانی تر لەرەو زیرێکی دەستکرد و زۆربەی وڵاتی پێشکەوتەکان زیرێکی دەستکرد دەڕۆن نەک بەرەوە مەسەن ئایتیان تێپەڕانەوە ینی ئایتی زیرێکی دەستکرد هەمە هەنگین لێوێ وڵاتی ئێمە جارێک لە سەرەتای زیرێکی دەستکردایە و دیجیتاڵکردنی مامەڵەکانمانەوەوانە بەڵام ئەمە پێشێ لەو ئاڵنگاریانە سایبەر سکیۆریتیە کە بتوانێت تیمێکی زۆر بەهێز لە سیستەمەکانە کە نێڵێ مەسەڵەن حاکم بکرێت نێڵە کەس یوزەرنیم و کەس بەکار بێنێت بۆ ئەوی بیپارێزی مافی ئەو کەسە بپارێزی کە ئەکاونتێکی شخصی خۆی هەیە ڕاستە ئەمەژێکە شتانی کامانە باشە کاکتۆر ئێمە دوانە کەوتوین لە بە دیجیتاڵکردنی دام و دەستگاکان و شوێنە گشتەکان و ئەو خزمە گوزارانەی کە گشتین بۆ هاوڵاتیان لە چاو هەندێک وڵاتی دیکەوە دەبێتی کەمکردنەوەی ڕۆتینات کە هەیە لەو دابدرا فەرمیانیان من وەکو بەڕێز ئاماژەم ئێمە یەکەم ژێرخانێکیمان نییە کە بنچینەی زانیاریەکانمان ئەولیاتمانە بیانێت تۆ ئەچیت سێرەکەی داڵەن لە 2010 کراوە بە ئەلکترۆنی ئەگە تۆ ماوەڵێکی پێش 2010 دەبێت ئەمە کارێکی زۆر ماوە بە ئەمە میسکان کرێت و داخڵکرێت لە کۆمەڵە مەسەن لە تاپۆ بەڵێ کراوە مەسەن بۆ نمونە عینەشت ئیشی مانیوەڵی هەرماوە یعنی بە سجلەکان سکان کردووە کراوە دیجیتاڵی بەڵام داخڵ نکراوە لە بنچینەی زانیاری کە بتوانێت لە سیستمێکەوە بگەڕێ بە دوایە ئیلا بەڕەسم کراوە ئەمە بەڵێ کار ئەمە دیسانەوە بێ بچیم داخڵ کرێتەوە
بەڵێ سیستمی پێشکەوتووە توانێت ئەو ڕسمانە داخلی سیستم بکرێتەوە بەڵام کاری ماوە ئەمە بکرێت وی هەمووی بێکۆ بەسێتەوە کە هەمووی بێکۆ بەسرایەوە بەڵێ و کاتێ ئاسانکاریەکان زۆر ڕوو ئەیات و ئەتوانێت هەمووی بەستیتەوە بەیەک یعنی تۆ ئەتوانی مەسەنە لە باری بۆ نمونە کارتی نیشتیمانی هەموو خێزانەکە بۆ 4 پشت بۆ 5 پشت دەسیج لە گۆنەکان تۆ بتوانانی بە کلیکێ بەدەستی بێنی ئەمە جارێن نەبوو چونکە سجلەکانمان پێشتە سکان کراون ئەمە کاری ئەوێت کاری هەیە لە بەشی فەرمانگەی تەکنیکی زانیاری بێت لە سیستمی بکاتەوە ڕسمەکان بکاتەوە بنچینی زانیاری داخلی سیستمی کاتەوە هاوڵاتی بتوانێت زانیارەکانی بگاتە بەیس لە مۆبایل ئەپلیکیشنێکەوە هەتا زووتر ئەنجام بدرێت بە دیجیتالکردن ئەرکەکە ئاسانترە بێت بۆ دامودەزگاکانیش بۆ هەردوو لە بۆ هاوڵاتی دامودەزگاکان و کارەکان زۆر ئاسانترە بێت بۆ لێرە ئەمە کاریە بۆ ئیساگە دیقەت بن زۆربەی کۆمپانیا هێتەنانەت مۆبایل ئەپلیکیشنیشی هەیە توانێت کارەکانی بەڕێوە زۆر یوزەری دروستەکەیت و بە ماشێوە ئاینەشت حکومەت توانێت بۆ هەموو هاوڵاتیەکە ئەپلیکیشنێکە بێسا کە یاردی پاس هەیە گە دیقەت بن لێرە پێتە لە موچەکە و چەنە و علاوە تەرفیع چەنەوە ویشێکە لە خزمەتگوزاران دەگەشێکی زۆر باشە کە پێتە لە مێژووی فەرمانبەرکی دامەزراوانە هەمووی داخل کراوە ئەمە شێکی باشە کابێ بۆ شوێنەکانی دیش بە هەمان شێواز ئەکری ئەمە بکرێ بەڵام کاری ئەوێت پلانی ئەوێت بۆی بتوانین بچینە ئەو بۆ نمونە ئەو لیڤڵێکە هەمانەوێت کاکتۆر ئەزمموی وڵاتانی سەرکەوتۆ لە وارەی بە دیجیتالیکردە ئەتوانین بڵین کوێ و تا چنە گرنگە مەسود لەو ئەزمونانە وەرگین ئێمە گەر دیقەت بین و سەرەوەی کە با نەچینە وڵاتە دراوسەکانی خۆمان کە چەند ساڵێکە بە دیجیتالکراوی شێلەوانە سعودیە لێ شێلەوانە ئیماراتە لێ شێلانە کوێیتە قەتەر ئەم وڵاتانە بە تەواوەتی خزمەتگوزاریەکان بۆ بە ئەلکترۆنی یعنی تەنانەت لە تکتی فڕۆکەوە هەتاوەکو بۆ نمونە هەچ مامەڵێکی ناو حکوومەتی خۆی بەڕێ و پارەکە ئەیت و مامەڵەکە و پێشکەشەکەیت و تێو کاتە ماڵەکە و جاریوە ناش پێیز ناگەفتی بۆ سەردانی فەرمانگەکەی بۆ دێتەوە بە بەریت ئەنی وڵاتە دراوسیانە دە وڵاتەکانی دەمێکە چۆنێتە ئەم پرۆسیەوە کە لە ڕێ بەریدەوە ئێمەش خۆشبەختانەی ساوە کۆمەڵی بانقی زۆرمان هەیە بانقی حکومی و ئەهلی و کۆمەڵ و زۆربەی پۆرتەڵی هەیە یعنی ئێمە سەوای لێ هاتۆ مامەڵەکانی لەگە وڵاتی عێراقا هەمووی بە لە ڕێ ئەلکترۆن لە ڕێ بانقێکەوە کرێت لە ڕێ بانک نەبێت تۆ ناتوانانی مامەڵەکە بەڕێوەبەری کاوی لێرە ئەمەشێک لەو شتانی کە کراوە حکومەتی کوردستان حتمەن بەرەوە هەروات ئەوەی کە پلانە بۆ هەر حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان 2030 زۆرە گۆڕە ئەوەی کە تۆمۆحەکری کاژ نەمێنێ لە ناحی پارەوە و حتمما نیتر ئەم فەرمانگانەش ئۆتۆماتیکی ئەوێ بە ئەلکترۆنی بکرێت بۆی خەڵک زۆر سەردان نەکە بەڵام وەکوتم ماوێتی ئەم پرۆسێ 4 ساڵی تر لەوانەیە ئەگەر ئیشی لەسەرکەن بە پلان بێگومان ئەگەینەوە لیڤڵە کە هەموو شێ بە ئەلکترۆنی بکرێت بەڵام ئێوە بێگومان نازانین کە ئێمە لە وڵاتێکان ئەگەر بیر مێژوویکی پڕ جەنگی هەبووە و بۆ نمونە بنچینی زانێرەکەم چەند جارێ شکاوە نەماوە کۆ نەبووتەوە بۆ نمونە ژێرخانی ئایتیمان نییە بووە بۆ شێوازە لەم ساڵانی پێشە وردە دروست بووتەوە بۆ شێوازە نەیان هێشتووە کۆمەڵێ بۆ نمونە جەنگ ئەم ژێرخانە دروست بێت بۆ ئێمە ناتوانین ینی بڵێن ئەگەینە ئەو وڵاتانە بەڵام ناتوانانی تا کاری بۆ نەکەیت ناتوانانی مێژوویەکی دیاریکراوە دابنین بەڵام تۆمەحێکی لە بیسیە سە زۆربەی خزمەتگوزارەکان بێ بە دیجیتال بەڵام ئەوەیە باسی مێژووەکەین چۆن مێژۆکە بکەینەوە بە دیجیتاڵی و هەموو بکەینەوە بە یەک پۆرتڵ بە یەک جار هەموو کەسێک پرۆفایلێکی خۆی ببینێت باشە کاکتۆر تا چنێک ئێمە کێشەی ئەوەشمان هەیە کە دەستی بە ئەزمون دەستی کەسانی بەتوانە و کەسانی پێشنگمان نیە لە بواری دیجیتاڵ و لە بواری بەرەو پێشچوونە ئەلکترۆنیەکاندا خۆشبەختانە ئێمە کۆمەڵ لە هەموو وەزارەتی خوێنی باڵا هەموو وەزارەتی پەروەردە بەرە ئەو ڕۆشتون کە چۆن بتوانن زیرێکی دەستکرد وەکو بابەت داخڵی بابەتەکانی خوێندن بن ئەمەوە لەکەوە چەند لە زۆربەی زانکۆکان بە زانکۆی گەشتبێدانی مرۆڤیشەوە کە بەشی زیرەکی دەستکرد و زانسی لێی کاکراوەتەوە ئەمە ئەوە گەێنێت کە بازار چی پێویستە بۆیە ینی خۆشبەختانە هەرێمی کوردستان بەرەو ئەڕوات کە بتوانێت باشترین کادر دروستکات و کاتری زۆر بەتوانامان هەیە و گەدیقەڵی فەرمانگەی تەکنیکی زانیاریش زۆربەی هەمووی گەنجە و هەمووی خریجی بەشی زانستی کۆمپیوتەر یا سۆفتوێر ئینجینێرینگە یا بە بابەتی ئایتیە و زۆر بەتوانن لە پرۆگرامینە وەکو وتم کۆمەڵە هێن دەسەڵاتی ئەوانیکانی ژێرخانەکەمان نییە کە زۆر پرۆسەکە خێراکە
یعنی ئەبێ ئالێتێ بدۆزنەوە کە بتوانن زانیاریەکانەوە یا جاریشتی ڕۆتینی پێوترێت تەکنیکی وەزارەتەکانە مەسەن کۆمەڵی زانیاری هەیە حساس ناکرێن بکرێت بە پۆپڵێک ئەبێ کۆمەڵی زانیاری بەنهێنی بمێنێتەوە کۆمەڵە زانیاری مەسەرەن ئەمانە هەمووی علاقی بە پۆلیسیەوە علاقی بە پەرلەمانەوە یاسای بۆ دەرکرێت یاسایکی بۆ دەرکێت چونکە ئەم زانیاری بچێت بەردەستەم و کەسێک لەوانەیە خصوصیت بشکێنێت ئەمانە هەمووی ئەبێ بیرمان لەوە نەچێتەوە ئەمە کاری حکوومەتە بتوانێت کام زانیاری بخرێت بە پەبلیک بە گشتی و کامیان تایبەت بێت و کامیان بۆن بەم شێوازە ئەمانە کاری بێت و ئەبێت پرۆژاسەی بۆ دروستکرێت بەڵێ کۆمەڵێ مامۆسای زانکۆ تەنانەت خوێندکاری زانکۆش چەند پرۆژاسەیەکیان کردەوە بۆ ئەم بابەتانە چۆن بتوانین ئەم خزم زانیان بگەن لە هاوڵاتی وەکو وڵاتانی تر بەڵام ئەمە دیسانەوە وەکو پرۆژاسەیەک لە پەرلەما لاوانی دەنگێنێت کێشەی تەکنیکی هەبێت ئەمانە هەمووی یەتە ڕوو لە تەکنۆلۆژی زانیاری ئەمانەیە یەتە بەردەم لە هەموو کاتێکە کاپتۆر لە داگیرکردنی ئەو سیستەمانە ئێمە پێویستمان بێگومان بە کۆمەڵێک پێداویستی گرنگ هەیە بۆ بەڕێوە چوونی و بەکارهێنانی زیرەکی دەستکرد هەیە ئەمانە دەستەبەرکردنی قورسە بە تایبەتی لە کارپێکنیان لەسەر ئاستی دەوڵەتێک بێگومان ئێمە بیرمان نەچێتەوە ئێمەوەی کە ملامانە ئێمە بەکارهێنەرێکی زیرەکی دەستکردی زیرەشیم وەکو کۆمەڵگای بڵێن عێراق و هەرێمی کوردستان شو پلتفۆرمانە فرین ئێمە بەکارهێنی لە ڕێی کۆمپانایکی وڵاتی خۆمان نییە لە دەرەوە سەڵەکان ئەتوانی خۆمان ژێرخانی بکردن یانێ مەسەر چەند کۆمپانیێکی ئەو لە خۆمان ئەبێت تۆ بێ ئامێرەکانی بۆ دابینکەین هاردوێرەکەی بۆ دابینکەین داتا سنتەرێک داتا سنتەرەکە وەکو عێراق وڵاتی عێراق دەوڵەمەنە تۆین داتا سنتەرێک لە وڵاتی عێراق لە هەولێرە وەکو پایتەختی هەرێمی کوردستان لە بەغا پێی داتا سنتەری گەورەیشیان بۆ هەرێمیشیان بۆ عێراقدانی و چی پێویستە کات کە من بتوانم تەمان ئەمە پێویستی بە کۆمەڵی ئامێری کۆمپیوتەری زۆر پێشکەوتووە توانی بیکریت و سکوریتیی زۆر بەهێزی بۆ دابنیت کۆمەڵ سافی بۆ دروستکەیت و تۆ وردەورە بتانی بۆ نمونە مۆدیڵی زیرەکی دەستکرد بۆ عێراق دروستکەی هەم بۆ زمانی کوردی هەم بۆ زمانی عەرەبی لە عێراقا کابێت تۆ بتانی بەڵێ ژێرخانێکی زیرەکی دەستکرد لە ئیسا دروستکەی بەڵێ توانیت پێویستیش ناکە خزمگوزاریەکە بکڕی بکرێکە ئەڵنگاری هەیە ئەو داتای ژێردەسی ئەو وڵاتەوە داتا سنتەری ئەوێ بۆی باشترین شتەوەی داتا سنتەری خۆمان ئێمە هەمان لە لای خۆمان بەڵام وەکو تۆڵی داتا سنتەرێکی ژێرخان بۆ زیرەکی دەستکرد ئامریکانی گۆڕێن ئەمریکانی زۆر پێشکەوتون و گرانتریژن بەڵام زۆرتری بێت بەهێزیێت و لە ماوەیەکی کەمە لەوانەی سا بە 3-4 ساڵ بتوانێت کۆمپانیات بۆ دابین کات و ئەستاف دروستکەی پێی کاتە هەماهەنگی کۆمپانیا هەلەکانیش لەم بابەتانەیە گرنگە ئێمە بەتابەتی لە دامەزراوە حکومەکانە کۆمپانیا ئەهلیەکان خۆیان ئەیکڕن بەڵام هی خۆیان نییە وەکوتوان ئەیکڕن کارەکانیان زۆر پێشکەوتووە حکومەتێکی هەرێمی کوردستان وەکوە عێراقیش ناوێ بیکرێت مەکوتم کۆمەڵشتی تەکنیکی ساگەن بیشدان بێت لە ماوەی پێشەوتیان وەسەبی یوزەرەکانی عێراق هەمووی هاکراوە زانیارەکانی ڕۆشتووە و کۆمەڵی بەرپرسی عێراق داتایان گواستۆتۆ داتای حساسی بانکی و زانیاری گواستناتۆ لێری وەتسەپەوە و کەشفکرا کۆمەڵی گەندەڵی بۆ نمونە کەشفکرا لەڕێ ئەو واتسەپ نامانەوە هەرچە ناو واتسەپ هاتە سەرخەتوتی نەخێر وانیوانە بەڵام لە واقعیشە کۆمەڵی داتا بەڵێ هی ئێمە نیە داتا سەندەرەکەی عێراق کۆنترۆلی نەبوو لای ئەو نیە داتاکە لە وڵاتێکی ترە داتا سەندەرەکەی بۆیە بێ داتا سەندەرەکان وەکو وڵاتانی ئەوروپا بێنێتە لای خۆی ئاسایشەوە ئەمە ئاسایشی نەتەوەیەوە بەڕاستیمانەش گرفت ئاسایشی ئەلکترۆنی نەتەوەی ئەبێت و هی خووە بێ داتا سەندەری خۆ بێ خزمەتگوزارەکە بەڵێ هی ئەوانە بەڵام داتا سەندەرەکەی تۆی بۆیە لێرە ئاسایشی ئەلکترۆنی بێ بەعقد بێت بەعقدێ بە لەگەڵ ئەو کۆمپانیا بکرێت و زۆر ینی ئاسان نییە لەوانەیە 400 خاڵی تیا بێت چونکە عقوبەی تایە غەرامی تایە ئەبێ ئەوانە زۆر یاسایی تایە ئەبێ پەرلەمان دەداخڵکە حکومەت دەداخڵکە و دووش کۆمەڵی خەبیری ئایتی بزانێ چ داتایەکە برێت و چ نابێت و چ کامێن بتوانێت ئەو سەلاحیەتی بخوێنێتەوە کۆمپانیا ئەگەر خۆمان دروستیکەی مۆدێڵەکە ئەو میلای خۆتە بێت بۆ بە ستافی خۆ دروستیکەی بەڵێ وتم ئەتوانی ئەوە بکەی بۆ خۆت بەس ئەگەر لەگەڵ وڵاتێشکی بکەی بێ ئاگامان لەو بەشە یاسایەکە و خصوصیت و ئاسایشی نەتەوەیمان هەبێت هەموو کاتێک زۆر باشەکە تۆر تا چۆنێک بە دیجیتالکردنی زانیارەکان و هەروەها دام و دەستگاکان کاریگەری هەیە لەسەر شەفافبوونی ئەو داهات و ئەو زانیارانی کە هەیە بێگومان کە پۆرتەڵێکە هەبوو
تۆ هەموو مامەڵێکی ئەلکترۆنیەکەی کۆمەڵی پارە ڕوونە تۆ بۆ نمون لای و کەسە هەم لای حکومەت لای هاوڵاتیش بۆ شەفافێتێک ڕۆیات ئەزانی بۆ ئەم مامەڵەیە بڵاوەکرێتەوە بایی چەنە کەس ناتوانێت زیاتر لێ بسەنێت ئەگەر مەسەن لە پۆرتەڵەکەی ئاڵە مەسەن مامەڵەیەکە هەیە بای 6,000 تۆ ناتوانێت حوت بیت حوتە لێوە ناگیرێ مەسەن بەم شێوازە هەم مەسەن پێپەرلێس ینی تۆ پێویستە نابێت کۆپیکەیت و بچیتە دەرەوە عەریزە بنووسیانان بۆ لە کۆڵێتەوە می پارەیە گەڕێتەوە بۆ هاوڵاتی بۆ حکومەتیش داهاتێکی بۆ کردەوە توانێت داهاتەکەی ڕوونە ئێمڕۆ چەند کە سەردانی گرۆ داهاتەکەی چەنە ئەمە هەموو یەتەوە بەردەم فەرمانگەکە و ئەزانێ ئمڕۆ چەند داهاتی و لەوانەیە لە وەزارەتی دارایی بزانێت داهاتی ئمڕۆ چەنە و حکومەت ئاگاداری داهاتی بێت و خەرجەکانی بێت زۆر بازیم بەماگی بێکلیک ئەمە شتێکی زۆر بەسوودە بۆ حکومەتیش شەک دکتۆرێکێک لەو کێشانی هاوڵاتیان هەیەە ئەوەیە زۆرێک لەو مامەڵانێکیکەن ڕەنگە بڕەپارێک لە هاوڵاتی لە بەرامبەریا لێ بسێنرێ لە مامەڵە دیجیتالەکانیش بە هەمان شێواستیە چوی زۆرە لەسەر هاوڵاتی ئەگەر بێت و بە سیستماتیکی دیجیتاڵی ئیش بکات ئەمە ئەوەی مۆکووتوانەمە علاقی بە سیاسەتی و وڵاتەوەیە لێرە مەسەن پێشتر ئەوەی کە پێڕەوەکری ئێمە بیرمان نەچێتەوە جاری وا هەیە ئەم خزمەتگوزاریە کاتە بۆ گەڕێتەوە بەس مقابل لەوانەیە پارێکی زیاتر بسانی لەبەرەوەی تۆ سەرە ناگری ئەمە کردووانی جۆرێک لە نەبوونی متمانە لە هاوڵاتی هێشتا بۆ کارە دروست من پرسیارەکەم لێرە جاری وا هەیە ئێمە ئەگەر بیردان نەچێت مەسەن جاران با پێش لە 2000 با بگەڕێنەوە ساڵی 2000ەکان ئەچیت مامەڵەیەک تەکرد ئەچیتە سەرەوە لە سەعات 8:30 چویت 12 بەرتەکەو کۆمەڵ ماوە بەڵامی تر ئێمە باسی جانبەکەی ترکای کەپکرا بە ئەلکترۆنی جانان ئێمە بڕەکەی بۆ نمونە لەوانەیە چەند هەزارێک بوو بێت ئیسا بۆ بە 2 ئەوەنە یا 3 ئەوەنە پرسیارەکە ئەوەیە تۆ ئۆکەی بووە بە 3 ئەوەنە بەڵام لەو سەرەوە تۆ 3 ساعتە بۆ گەڕاوەتەوە پرسیارە خەڵکەکە بێ بیرکاتەوەلەوە من لەوانەیە پارێکی زیاتر بم بەڵام مقابلیەوە من کاتم بۆ گەڕاوەتەوە کاتجی بە پارەی یعنی ئێمەم کەلتورە باوکەینەوە کە لەوانەیە مەچوو ئیشێکی تریش کەم ئۆکەی من جهدم کەم سەرف کردووە مقابلی پارەکەم ئەمە پەیڕەوەکری لە زۆربەی وڵاتانەوە تۆ خزمەتگوزاری پێشکەشەکرێ و کاتێ بۆ گەڕێتەوە مقابلی تۆ خزمەتگوزاری دادێکە ئەلکترۆنیە بڵێ هەر سروشتی ئەم دیجیتاڵیانە بە شازێک لەم جۆرەیە تێچێکی هەر ئەوێت تێچێکی هەرێت بۆ حسابی ستافی خۆی هەیە ئەم سیستەمە بەبەردەوام وەکو تۆ ئەم زانیاری ئەو پارێزێت کۆمەڵەشتی لێرە بێزگەڵێت و لە هەموو کاتێکە بچیتەوە بۆ فەرمانگەی بۆ جاریشتر هێنانەوەی ئەم زانیاریە لەمای چەند چرکەیەکە تۆ دەبەردەستە وەکوتم ئەگەر پۆرتەڵێک بێت لە ماڵەوەی تۆ جاریوە کارەکانەکە ئێمە وەکوتوانێت نەگەشتێتەوە بەڵام کۆمەڵەشە وەکو پێم وتی نبوو بە ئەلکترۆنیکی سەری بەبگری بەڵام وردە یان ئێمە توانین بڵین ڕێژێکی باش بەرەوچوو فەرقی هەیە لەگەڵ چەند ساڵانی پێشوە ینی هیوادارین ئەمە بەردەوام بێت بەڵام وەکوتوتی ئەکرێت حکومەت با پاڵپشت کالۆپارێ ینی ئەتوانێت حکومەت باڵپشتی کالۆپارێ کەمی کاتەوە ینی وردە ینی وتمان لەوانێت تێچووی سیستمەکە کۆمەڵی پارە بۆ ئێزێ دوای چەند ساڵێک پارەکەی وەرگتۆتەوە ینی ئەم سیستمەکەش و هەم کارمەندەکان و هەم ئامێرەکان پاری بۆ دەرهاتەوە وەکو قازانج ئەتوانی حکومەت دوای چەند ساڵێک تر خزمەتگوزاریەکان هەرزانتر کاتەوە ئەوە ئەکرێت بڵێ ئەوە ینی باڵپشتی حکومەت ئەوە شێکی بێگومان لە وڵاتانی شەکرێت دوای چەند ساڵێک ئەڵێ من ئەتوانم وەکو هاوکاریە بۆ وڵاتیان کەمی کاتە خزمەتگوزاریەکان و پارەکەی کاک دکتۆر تا چەندێک بەردەوام بەردەست نەبوونی خزمەتگوزارەکان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی دیجیتاڵی کاریگەری لەسەر کاری هاوڵاتیان دروست کردو لە ڕایکردنی کارەکانیان وەکوتم ئێمە چەند کۆمەڵدام و دەستگای جیازمانی هەرێ بە کارێکە جێ بۆ مامەڵەکردن وەکوتم نەبوونی یەک پۆرتاڵی یەکگرتوو کە من داخلی بم بچم هەموو مامەڵەکان گەم ئەمەی چێکی لەو ئاڵنگاریانە ینی هەرێک و سیستمێک ینی ئەچێت بۆ شوێنێک سیستمێکە ئەچی بۆ شوێنێکی تر سیستمێکە هەر ئەلکترۆنیە بەڵام هەموو بۆنەوە بەڕێوەبەرەتی یا هەموو وەزارەتێک سیستمیشی خۆی هەیە باشترین شت ئەوەیە تۆ من لە ڕێی پۆرتەڵێکی یەکگرتووە داخڵە بوو بۆ هەمووی ئەگەر منیشی کارەبامە بێ ئیشی بۆ نمونە پارەدانی ئاوم هەبێت بەڕێوەبەراتی ئاوم هەبێت بۆ مامەڵەی خانوبەرەم هەبێت لێک شوێنەوە بڕۆم باڵێ ڕاستە هەرێک و سیستمی خۆیە بەڵام با هەمووی بچێتە نەیەک پۆرتەوە ئێمە کە یاردیمانێ
کە پۆرتەلی KRD کوردستان ریجل گەڤەرمنت KRD هەیە دۆمێنێکی خۆمان هەیە ئەکری ئەمە بکرێ فەرمانگەی تەنگ جۆزانیاری هەمووی ڕێکخاتەوە بیکابێک پۆرتەل یوزەرنیم و پاسورد بە بایۆمەتری بیاتەوە بە من لە ڕێی پەنجەمۆر و بۆنەوە بایۆمەتری و من داخڵە بم بووی هەر من بتوانم داخڵ بم تەنها بۆ نمونە هەر هی نەبی یوزەرنیم و پاسورد نەبێ بۆی هەرێکەوە بە پۆرتەڵی خۆی داخڵ بێت ئەو کاتە تۆ توی مامەڵەکانی خۆ بۆ نمونە بکەیت لە یەک شوێنەوە ئەمە شێکە لەو بەرەنگانیانەی کە ڕێی بڕوومانە بێتەوە هەوڵاتی فریان ناکرێت لە هەموو سیستەمەکان بزانێ ناوی هەمووی بزانێ بۆی ناچارە بچێت بۆ نووسنگێ بۆ کەسێکی تر بخوالی نازانم هاوکارێک بێ ئەمەم کەلتورەمان ماوە ئەمە هیلاکە خەڵک هیلاکەکە بۆی کۆمەڵەکەی مەسەلەن ئەو نووسنگانن لە ئەو شوێنانی کە کۆپیەکەن یارمەتی هاوڵاتیان هەیە بۆ پێویستەکە حکوومەت فەرمانگەیەکی لە هەموو کۆڵانیەکە دروست کات فەرمانگەی یارمەتی تەکنۆلۆژیای زانیاری هەبێت هەم فەرمانگەی و با فەرمانبەری هەبێت بە فەرمانگەیەکی خۆی دانیێرە بەردەوام تا 5 ئێوارە ئیشکایانی داوامیشی کامی دەبێت هاوکاری نەچێت خەڵکەکە وونە ینی جاری چێت بۆ شوێنە لە هەموو شوێنەکە هەبێت بووی وردێت تا ئەم چەند ساڵە تا خەڵک ڕایە تا ئەگەر خۆی بۆ نمونە خەڵکەکەی تر پێویست ناکە بە یارمەتی تا هەمووی ڕایە بەم خزمەت گوزاریانە. کاک دکتۆر وەکو باست کرد لێسا هەنێ ئیشکراوە بۆ لانی بە دیجیتاڵیکردن لە دەم دەستگاکانە بەڵام پێت وایە لە ئێستادا ئێمە چ شتێکمان زۆر پێویستە کاری لەسەر بکەین بە دیجیتاڵی بکەین ئەوەمان پێویستە کە وەکو هەر هاوڵاتیەک کە وەکو وتم زۆر گرنگە کە بتوانم من یەک مامەڵات بە بەرید ئیشکەم خۆم نشم یعنی ئەوە یەکێک لەوانە پۆستەمان لەگەڵ دام و دەستگاکانە بە پۆستە گەیاندن بۆ ئێستا زۆر گرنگە کاتە بۆ کار ئاسانی بووی ئێمە ئەگەرم پۆستە گەیاندن هەبێت لە ڕێی پۆرتەڵەکەەوە یا هەر سیستمێکە بێ ئەو کاتە من لە ڕێ ئەلکترۆنی داوایەکەم ئەوڵێ مامەڵەکە و پێ دەگات لە ماوەی چەند ڕۆژێکدا ئەو کاتە پۆستە گەیاندن چالاکەکەیتەوە ئەویش ئەلکترۆنی ئەبێت بەرە پارێک لێسەنە بەڵام تۆ پێویست ناکات نەسارە لێبخۆڕینە بەڵزێ بەکاربێنی هەمش بۆ ژینگە هەم بۆ خۆت هەم بۆ کاتە بۆ گەڕێتەکە بلێرە ئەمەگەر مامەڵەکانمان بتوانین لە ڕێی پۆستەکەیاندن بێت شێکی زۆر باشە بێت ئەو کاتە هاوڵاتیش سەردانی دامودەستەکان ناکات و وەکو وڵاتانی پێشکەوتوی شێک لە وڵاتان نابێت تا بلێرە لەوانێ ئەمە وەکو پێشنارێکیان حکوومەت لەوانێ داینابێت لە پرۆژازەکانی زۆر گرنگە ئەمە لەیسا ئیش لەوە بکەین کە هاوڵاتی هەر سەردان نەکات دیشی لەو شتانە سەردان نەکات مەگەر لە حاڵەتێکایش بە مەوعید سەردانکات لە ڕێی پۆرتەڵەکەتەوە لە ڕێی بۆ لاڵێت تۆ مەوعیدەکە ئەوە نیە سەردان ماگە پێویستمە بە حاڵەتێکی تایبەت ڕوونکردنەوەی مامەڵەی ئاسایی پێویست ناکە مەسەڵەن بچێتەوە کەسە بۆ لە سیستمەکە تۆ بایۆمەتری تۆ هەیە مەبەسمانێ بایۆمەتریەکە هەموو بایۆمەتریشە هەیە ینی تۆ خۆ داوا کردووە پارەکەشە داوە کابی پێویست بە تۆ ناکەنە پەنجەمۆرکە نەیمزاتی تۆ شتەکانەوە بوو ئەلکترۆنی ئەمە زۆر گرنگە ئەمە بێت ئیتر ئێمە وەکو تۆڵێکی لە وڵاتە پێشکەوتۆ نابین کە پێویست ناکە سەردانی فەرمانگەکان بکەین. دەست خۆش بەڵێ سپاس بۆ دکتۆر مازن ئیسماعیل مامۆستای سانکۆ کە لەم تەورە لەگەڵمانە بۆ زانیاریەکانت بەهێوەی کە لێرەوە سوود و زانیاریمان بە بینەران بیسەرانگەیان دەبێت.